جەنگی حەماس و ئیسرائیل یان جەنگی رووسیا و ئیسرائیل شەڕەکەی دوێنێ و سەرەتای جەنگێکی گەورەتر لە ناوچەکەدا دوێنێ بەیانیز و حەماس 2200 موشکی بە 20 قولەک بەسەر خاکی ئیسرائیل داباراند و بە پێی زانیاری میدیا ئیسرائیلیەکان موشەکەکان لە پێشکەوتوترین جۆرەکانی موشکن و حەماسیش دەڵێت پلان و هەڵمەتی گەردەلو لێقسا هەرەوەندە نەبوون و هەزاران موشکی تریش ئامادەی تەقاندنن. شەڕواڵۆزیەکانی دوێنێ کاردانەوەی فراوانی نێودوڵەتی لێکەوتەوە بەڵام بە شێوەی جودا و جیاواز. بۆ نمونە هەڵوێستی ئێران ڕاستەوخۆ پشتگیری و پشتیوانی حەماس بوو لە کاتێکدا وڵاتانی عەرەبی دڵیان بۆ ئیسرائیل لێ دەدا بەڵام لەبەر کاردانەوەی هاوڵاتیان دژی ئیسرائیل بەیاننامەیان بڵاو دەکردەوە. هەرچی ئەمریکا و رووسیا هەر لە کاتژمێرەکانی سەرەتادا هەڵوێستیان دەربڕی و ئەمریکا جارێکی تر حەماسی وەک تیرۆرست ناساندەوە و کردەکەی بە دوژمن کارانە وەسف کرد. با پێچەوانەی ئەمەوە رووسیا داوای چارەسەری خێرایی دەکرد و داوای ڕاگررتنی هێرشەکانی سوپای ئیسرائیلیشی دەکرد. گۆڕانی هەڵوێستی رووسیا بەرامبەر ئیسرائیل لای چاودێرانی دۆخەکە شتێکی نوێ نییە لە کاتێکدا پێشتر و پێش 3 مانگ بەرپرسی بەرەی ئۆپۆزیسیۆن یا ئیرلابێت بە ئاشکرانە ڕزایەتی دەربڕی و گوتی کە رووسیا دەستی خستۆتە کاروباری سیاسی وڵاتەکەی و ئاماجێتی ئاژاوە دروست بکات. نیگەرانیەکانی رووسیا لە ئیسرائیل بێپێشینە نییە. کاتێک ئیسرائیلیەکان بە هەموو قورساییان لە ناوچەکەدا گوشاریان دەکرد کە غازی سروشتی قەتەر و بەحرین و چەند شوێنێکی تر هەناردەی وڵاتانی ئەوروپی بکرێن و شوێنی غازی رووسی بگرێتەوە لە جەنگی ئوکرانیاشدا تیمی سەربازی تایبەت و بەشێکی دەستگای هەواڵگری مۆسادی دەناردە خاکی ئوکرانیا. نیگەرانی و تووڕەی رووسەکان هەرەوە نییە بەڵکو ئیسرائیل دەستی لە بەرژۆندیەکانیشیان وەرداوە لە ناوچەی ئەفریقا بۆ ئێمە پێشهاتێکی نوێ و جیاواز لە هەڵمەتەکانی پێشوو کە لەگەڵ هەڵدانی هەر موشکێکی حەماس خاکی غەزدا دەبێژرا. بۆ ئەم جارە مەکتەبی ئاسکەری حەماس گەل بەدەستگەیشتنی 6000 پارچە کلاشینکۆف و چەکی مامناوەند 8000 ساروخی رووسیشیان بەدەست گەیشتووە. ئەمریکیەکان دەزان و ئاگاداریەوەن بۆیە بۆ ڕێگری پێدەچێت داوای کۆبوونەوەی ئەنجومەنی یاساییش بکەن کە لە بێژدا دیسان بەهۆی ڤیتنۆی چینی و رووسیا ئەگەری سەداسەد نییە هیچ بڕیارێک دژی حەماس و فەڵەستین بدرێت. جەنگی ئەم جارە جەنگێکی گەورەتر دەبێت لە جارەکانی تر و بەو پێی هەردوو لاپڕچە کراون و هەردوو لاش پشتیوان و پشتگیری گەورەی نێودوڵەتیان هەیە. هەر بۆیە هەندێک شیکەرەوەی سیاسی ناویە لە ڕووداوەکانی دوێنێ ناوە 11 سێپتەمبەر ئیسرائیل جارێ بە دروستی نازانرێت کێبراوی و جەنگە دەبێت کە سەرەتاکەی دیار و کۆتاییەکەی تەواو نادیار و چاوەڕوان نەکراو دەبێت.